سڵاو ڕۆژتان باشە سەرەتای هەفتەیە و ڕۆژباشێکی جوانی کوردستان 24 ئەم ڕۆژ لەگەڵ ئێوە بێت لە سەرەتای هەفتە بۆ ئەوی زیاترین بڕگە و بابەتەکان و پڕبایەخترینی هەواڵەکانتان ئاراستە بکات. هەروەک دەزانین کە ئێستا بەهۆی ئەوەی کا کۆرۆنا بۆ تا نەخۆشیەکی جیهانی و لە هەموو جیهان بڵاو بۆتەوە ئێمە هەوڵمانداوە زۆرترینی بابەتەکانمان لە پرۆگرامی ڕۆژباش تایبەت بکەین بەوەی کە ئایا لە ورد و درشتی کۆرۆنا چی دەگوزارێت و چ چون و توێژێک زەرمەند دەبنتیایە و چ چون و توێژێک دەتوانن پارێزگاری لە لەشی خۆیان بکەن و ببن بە یارمەتی دەر بۆ کەسانی کە بەرامبەر ئەم نەخۆشیە لاوازترن. و هیوادارین کە ئەم ڕۆژ وەکو ڕۆژانی دیکە ئەم یەک کاتژمێر لەگەڵمانە بەردەوام بن بۆ ئەوی زیاترین هەواڵ و زانیاریتان پێ بگەین. بەڵێ ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئێمە هەمیشە هەوڵمان ناوە لە ڕێگەی پرۆگرامی ڕۆژ باشەوە لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە گرنگی تەواو بە هەموو چوین و توێژەکانی کۆمەڵگا بدەین دەست بخینە سەر یەک بەیەکی ئەو لایەنانەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە و ئەو بەشەی کۆمەڵگا کە زۆر کاریگەریان هەیە و یاخود کۆرۆنا کە ئێستا مەترسێکی گەورەیە لەسەر جیهان و لەسەر هەرێمی کوردستانیش ئابزانین تا چەند کاریگەری لەسەر چین و توێژێک هەیە بە تایبەت هەمیشە باسەکرێت کە بە ساڵاچوان یاخود ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە مەترسیان زیاتر لەسرە بۆیە ئێمەمانوێ ئەمڕۆ گرنگی زیاتر بەو چینەی کۆمەڵگا بین کە هەر یەک لە ئێمە داپیرەمان یاخود باپیرەمان یاخود کەسانی دەوروبەرمان کەسانێکن کە تەمەنێکیان بەڕێ کردووە بەڵام ئێستا گەورەی خێزانەکەن یاخود وەکو پەرژینی خێزانەکەوان و بۆ ئێمە هەمیشە لەناو خێزانەکە ڕێز و خۆشەویستێکی زیاتر ئەیەن بە خێزانەکان ئێمە ئاگاداری بارودۆخی ئەوان بین لە بیریشمان نەچێ شوێنێکەیە خانەی بە ساڵاچوانە کە هەمیشە چاودێری ئەو کەسانە کات وەکو ماڵی خۆیان وایە هەموو ئەو کچ و کوڕا خۆبەخشانی کە لەوێ خزمەتیانەکەن وەکو کوڕوکچی خۆیان ئاگاداریانەکەن ئێمە لە ناوەڕۆکی پرۆگرامەکە باسی ئەو کارانی ڕۆژانی ئەوانەکەین چۆن لە خزمەت ئەوانان چۆن خۆپارێزیان بە خۆپارێزیان فێر ئەکەن یاخود ئاگاداری باری تەندروستی ئەوانە بن بۆیە زیاتر چاوەخەینە سەر ئەو کەسانە ئەمڕۆ و گرنگی زیاتریان پێین و هەواڵەکان لەبارەی جیهان و ناوخۆشەوە ئێستا لە کورسێکدا سۆڤان پێشکەشتانەکان. سەرۆک بارزانی لە چاوپێکەوتنێکدا ڕایدەگەێنێت ڕیفراندۆم گەورەترین شانازی بوو. سەرۆک بارزانی لە بەشی دووەمی چاوپێکەوتنیدا لەگەڵ کەناڵی MBC ڕایگەاند گەورەترین شانازی و سەرکەوتن ئەوەیە لە 93 خەڵکی کوردستان دەنگی بۆ سربەخۆی کوردستاندا. ئاماژە بەوەش دەکات هەرگیز نەمان وتووە ڕۆژێک دوای ڕیفراندۆم سربەخۆی ڕادەگەێنین بەڵام بە ئەنجامدانی ڕیفراندۆم بناغەیەکی پچەومان بۆ سربەخۆی کوردستان داناوە. هەر لەو کەوتنەدا سەرۆک بارزانی چەندین نهێنی دیکەی لەبارەی ڕوخانی سەدام حوسێن و پۆل بڕیمەر و حەسەن نەسروڵڵاه هەروەها شەڕی داعش و ڕیفراندۆم ئاشکرا دەکات. لە سلێمانی کەسێکی دیکە بە کۆرۆنا گیانی لەدەستدا و کەسێکی دیکەش تووشی کۆرۆنا بوو. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە سلێمانی کەسێکی دیکە بە کۆرۆنا گیانی لەدەستدا کە ئافرەتێکی تەمەن 65 ساڵە و نەخۆشی کوشندەی هەبووە و لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. بەمەش ژمارەی ئەو کەسانی لە پارێزگای سلێمانی بە کۆرۆنا گیانی لەدەستدا بوو بە 4 کەس. و هەروەها کەسێکی دیکە تووشی کۆرۆنا بووە کە ئافرەتێکی تەمەن 65 ساڵانە و دانیشتووی شاری سلێمانیە. چلو حوت کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ئاماری 24 کاتژمێری ڕابردووی بڵاو کردە و ڕایگەاند 47 کەسی دیکە لە سەرتاسەری وڵاتەکەی تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی عێراق ئاماژە بەوەش دەکات ژمارەی تووشبووانی ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە 1279 کەس و تا ئێستاش
هەفتا کەس بە کۆرۆنا گیانی لەدەستداوە و 550 کەسی توش بوو بە کۆرۆناش چاک بوونەتەوە. هاتوچۆ لە 31 شاری تورکیا قەدەغەکرا و 98 کەسی دیکەش لە وڵاتە بە کۆرۆنا گیانیان لەدەستا. سلێمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا ڕایگەاند بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاتوچۆ لە 31 شاری تورکیا قەدەغە کراوە. هاوکات فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا ڕایگەاند 98 کەسی دیکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستا و 4747 کەسی دیکەش تووشی کۆرۆنا بوون. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی تا ئێستا زیاتر لە 47,000 کەس لە تورکیا تووشی کۆرۆنا بوون. لە ئێران 122 کەسی دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستا. کیانوش جیهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەاند لە 24 کات ژمێردا 122 کەس دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. هەروەها 972 کەسی دیکەش تووشی کۆرۆنا بوون. گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ئاماژەی بەوەش کردووە تا ئێستا 68,192 کەس تووشی کۆرۆنا بوون و هاوکات 4,232 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. کۆتاییمان بە کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامی ڕۆژباشی کوردستانی سوورە. ژمارەی توشبوانی کۆرۆنا لە ڕەگەزی مێر و مێ لە یەکتر نزیک بۆتەوە. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و خەمڵاندنەکان تا ئێستا لە 49.6 توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕەگەزی مێن و لە بەرامبەردا لە 50.4 توشبوان لە ڕەگەزی نێرن. بەپێی ئەو داتا و ئامارانش بێت ڕێژەی توشبوان لە نێوان ئافرەتان و پیاوان لە هەرێمی کوردستان تەواو لە یەکتر نزیکە و جیاوازێکی زۆری نییە. بەڵێ کەواتەوا بێت تا ئێستا زیاتر لە 300 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بووە. هەروەها بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا تەنیا 3 کەس گیانیان لەدەستاوە کە پێشینەی نەخۆشی ئەتوانین بڵێن درێژخایەنیان هەبووە. هۆکارەکە زیاتر ئەوە بووە و هاوکات زیاتر لە 114 کەسی دیکە کە توش بوونە بە کۆرۆنا ئەوانش چاک بوونەتەوە. ئەمە ئەوە دەرەخات کە مەرجنیە سەرەتا زۆر جار وا باس ئەکرایەوە بڵاو ئەکرایەوە کە ڕێژەی پیاوان زیاتر بۆ توش بوون لە ڤایرۆسی کۆرۆنا و ژنان کەمترێگرێتەوە تا ڕێژەکە لە یەک نزیک ئەبێتەوە هەردوو لا وەکو یەک ڤایرۆسی کۆرۆنا ڕێژەکە لایان نزیک بۆتەوە. بەڵێ لە خانەی بە ساڵاتچوانی سلێمانی هەفتانە جارێک بۆ 2 جار بە ساڵاتچوان کۆ دەکرێنەوە بۆ وەرزشکردن ئەم کۆکردنەوەیان بۆ یەکە وەرزشیان پێ بکەم. بەڵام وەرزشێک لە توانا و تااقەتی ئەوان نابێت کە هێزیان هەبێ ئەو ئەنجام بدەن. هەر یەکیان حەزی زۆریان بۆ وەرزش هەیە چونکە وەک خۆیان باسی دەکەن هێز بەجەستیان دەبەخشێت. کات زوو بێتیا درەنگ هەر حەزیان با وەرزشە. مام بەکرد پیرێتی هێزی لەبەر بڕیوە بەڵام هێشتا خۆی ڕادەست نەکردووە. وەرزش بۆ جومگە و هەناسا تونیەکەی دەکا. گوێڕایەڵا تا بەڕێکی هەرچی پێوتراوە خۆی جێبەجێ بکە. وڵایەت زۆر خۆشە وەرزی ئەگەر قاتی چاق بێ ئەو زەلامەی کە قاتی چاق بێ وەرزش خۆشە بۆ وەزەعەتی خوێنتەوە بە وەزەعەتی لەست و هەمووی باشترە وەرزی. هەر یەک لە بەتەمەنەکان گەر توانای ئەنجامدانی وەرزشیان نەبێت ئەوە هەر بەدانیشتنەوە جوڵە دەکەن. پورە پاکیز بەردەوام نەخۆشە.
ناتوانێت زۆر لەسەر پێیەکانی بوەستێ. ناچار سەرپەرشتیارانی خانەکە بە تایبەت وەرزشی پێ بکەن. هەمیشە بە پەرۆشەوە وەرزش دەکا، چونکە باش دەزانێت سوودی باشی بۆ نەخۆشیەکەی هەیە. ڕۆژانەیە من ڕاضەکەم بۆی عملیات نەکرێم زۆرم پێخۆشە بە ڕاضەکە چا ببم. مام حسێن یەک تۆزە توانی دەسە بەرزکەیتەوە ئاوە هەفتەی جارێک بۆ دووجار کامیل کاتێژەری کۆمەڵایەتی خانەکەیە بە تەمەنەکان کۆ دەکاتەوە. کاگەحمەد دەی ڕێکی کە ڕێکی شانتیکە ئەوە شەی بزانێت پێیان دووبارە دەکاتەوە. دوو ئەو سوودمەندانەی کە لێرن لە ماڵی بە ساڵاتچوان پێویستیان بە جوڵە هەیە، پێویستیان بە وەرزش هەیە، بۆیە ئێمە لە ماڵی بە ساڵاتچوان ڕۆژانە وەرزش و جوڵەیەک بم بە ساڵاتچوانەکەین ئەوەنەی کە لە توانای ئەوانە هەبێ و پێشتریش ئەم بە ساڵاتچوانە بەردەوام بوون. لە خانەی بە ساڵاتچوانی سلێمانی بە تەمەنەکان هەمویان وەک خێزانێکی گەورەیان لێ هاتووە. کاتەکانیان هێندە بەباشی ڕێکخراوە، ئەوە تا بە گەشتبینیەوە دەڕوانە ژیانیان. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. بڵێ لەو پاکێجی دیار جەمال هاوکارمان لە سلێمانیەوە کە ئەنجامی داوە، بەڕاستی تەواوی ئەو بارودۆخەی بە ساڵاتچوانی پیشانین لەو خانەیە بەو هیواین هەمیشە تەمەندرێژ و لە ساغ و تەندروست باش بن. بەڕاستی خانەی بە ساڵاتچوان لە سلێمانی وەک ماڵێک وایە، هیچ کات هەست ناکەی بەوەی کە لە خانەیەکن یا خودوەلان راون هەر لە خواردنەوە بێ لە وەرزشکردنیانەوە بێ کە بێگومان چۆن کەسێک لە ماڵەوە خزمەت ئەکرێ یا خۆ چاودێری ئەکرێ بە هەمان شێوەش خانەکە ئەو چاودێری هەیە بۆ هەموو ئەو دایکانە، هەموو ئەو باوکانی کە لەوێن، هەموو داپیر و باپیرانی کە لەوێن بە هیوای تەندروستی باش و سەلامەتیان هەمیشە. بەڵێ بەڕێبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چاودێریەکانی لەسەر خانەکە شڕ کردوێتەوە، بە تایبەت لەسەر توێژی بە ساڵاتچوان، چونکە وەک ڕێکخراوی تەندروستی جیهانی کە باسی لەوە دەکات و توێژینەوە پزیشکیەکانیش ئاماژەی پێدەکەن، مەترسی توشبوون بە کۆرۆنا لەسەر بە ساڵاتچوان ئاژە بەراورد بە کەسانی دیکە یا بە توێژەکانی دیکە زۆر زیاترە. هەروەها وەک لە پاکێجەکە شابینیمان هەفتانە زیاتر لە جارێک بۆ ڕاهێنان و وەرزش بە ساڵاتچوان ئەو ئەیان بنن باخچی ئەو شوێنە و وەرزشیان پێەکەن. و ئێمە هەڵمانداوە کا بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە میوانداری باکۆ شێخ محەممەد یاریدەدەری پزیشکی لە خانەی بە ساڵاتچوانی سلێمانی بکەین کا ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. سڵاو کاک باکۆ، بەیانیت باش، بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ بۆ سەرجەم ئەو کەسانەی لە خانەکەن. کاک باکۆ، ئەگەر پێمان بڵێ ئایا بارودۆخی ئەو کەسانە لەوێ چۆنە بە تایبەت لە ئێستاە کە کۆرۆنا هەموو جیهانی گرتوتەوە لەوێ، ئایا کارەکان چۆنە بەڕێواچێ لە خانەکە و کۆرۆنا تا چەند کارەکانی ئێوەی قورستر کردووە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان، بەیانیتان باش، دەستان خۆش بێ. بە تاکید ئێمە لە ماڵی بە ساڵاتچوان وێڕای ئیش و کارەکانی خۆمان کە لە پێشترا بەردەوام بووین، لە ئێستادا بەهۆی بارودۆخ و ئەو زروفەی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەرکەکانمان زیاتر قورس بووە. ئێمەش وەکو هەموو ئەو دام و دەستگایانەی تر کە پشووەکان نەیگرتووەتەوە و لە دەوامی فەرمی و بەردەوام داین دەوام دەکرێت و خزمەت بە ئەو سوودمەنداناکرێ کە لە کۆمەڵگەی چاودێری کۆمەڵایەتیە نیشتەجێن. یەکێک لەو توێژانش کە لە کۆمەڵگەکەیە ژیان بەسەرەبەند چینی بە ساڵاتچوانە و ئەرکەکە دووقات بووە بەهۆی پارێزگاریکردن لێیانەوە و هەروەها ڕێوشوێنە تەندروستیەکانی کە گرتومانەتە بەر
هەم بۆ ئەوان کاریگەریەکەی ناخۆشە و هەم بۆ ئێمەش ئەرکەکەی گرانترە. بەهۆیەوەی کە هەنێک ڕێوشوێنی تەندروستی وەکو ئەو ڕێوشێنانەی کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوێتەوە گرتومانەتە بەر ئەو سەردانی نەکردنی کەسوکاریان هەروەها خۆپارێزیەکەیان تا ڕادەیەک سوودمەندەکانمانی بێتاقەت و ئیزعاج کردووە. بەڵێ کاک باکۆ جەنابەت باست لەوە کرد کە ئەرکەکانتان قورستر بووە. کەواتە ئەرکەکانی ئێوە ئەگەر قورستر بوو بێت بە بەراورد بە پێش کۆرۆنا ئێستا پێمان بڵێیت کە چیتر زیادی کردووە چۆن ڕێکتان خستووە؟ بەڵێ ئەو ئەرکانەی ئێمە کە لە ئێستایە قورستر بووە بریتە لەوەی کە یەکەم نازێکی زیاتری سوودمەندەکانمان هەڵگرین بە حکمیەوەی کە هەم ناهێڵن ئەو سوودمەندانی کە توانایان هەیە بچنە دەرەوە و ناهێڵین کەس لە دەرەوە سەردانیان بکە. ئەمە یەک. دوو، بابەتی خۆپارێزیەکە کە ئەبێ تەرکیزێکی تەواومان لەسەر سوودمەندەکانمان هەبێ لە ڕووی پاک و تەمیزی لە ڕووی تەندروستیانەوە و بەکارهێنانی ئەو عیلاجانەی کە هەنێکە عیلاجی درێژخایەنیان هەیە، لەگەڵ ئەوەشدا ڕەشاندنی بەردەوامی ناوخانەکانمان بە مادەی پاکەرەوە و هەروەها بەکارهێنان و تەرکیزکردنیکی زۆر لەسەر سوودمەندەکان لە ڕووی دەستکێش، لە ڕووی دەمامک و لە ڕووی ئەو مەوادە تاقیمانی کە لەبەر دەستیانە بۆمان داناون کە زوو دەستەکانیانی پێ تاقیم بکەن، هەروەها کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کە بتوانن سەردانمان بکەن بە پشکنینکردنیان و هەروەها چاودێریەکی چڕی سوودمەندەکانمان. بەڵێ کاک باکۆ، ئێستا چەند کەسیان چەند بە ساڵاتچوو هەیە لەناو ئەو ماڵەدا وەکو خۆتان باستان کرد و بێگومان من هاتوومەتە ئەوێ ئەزانم کە چەند ڕێپێکە شوێنەکە، بەڵام بەردەوامیش متابعی تەلەڤیزۆنەکەن ئایا معاناتی ئەوان یاخود معنەوێتی ئەوان چۆنە کە هەواڵەکانە بینن و بەردەوامیش باسیەوە کرێت کە مەترسیەکە لەسەر تەمەنی ئەوان زیاترە و چۆنە ناترسن یاخود چۆن باسیەکەن لەناو خۆیانە؟ بەڵێ بەنسبەت ژمارەی سوودمەندانمان لە ئێستاە ژمارەی سوودمەندان لە ماڵی بە ساڵاتچوان 52 سوودمەندە، 10 ژن و 42 پیاو. ئەم بەشە لە ناو ماڵی بە ساڵاتچوانیشا دوو بەشمان هەیە، بەشی بە ساڵاتچووی ئاساییمان هەیە و بەشی بە ساڵاتچوانی پەکەوتەمان هەیە. بەشی بە ساڵاتچوانی ئاسایی لە پیاواندا 27 پیاومان هەیە و 15 پەکەوتەمان هەیە. لە ئافرەتانیشا بەشی بە ساڵاتچوانی ئاسایی 2 ئافرەتمان هەیە و 8 پەکەوتەشمان هەیە. لەم ژمارانە 4 حاڵەتیشمان هەیە کە لە ناو خێزانەکانیان و لەلایەن ماڵی بە ساڵاتچوانەوە چاودێری ئەکرێن بە بەردەوامی لەلایەن توێژەرەکانی ماڵی بە ساڵاتچوانەوە سەردانی ماڵەکانیان ئەکرێت و چاودێری ئەکرێن وەلایەزار ئەوانیش لەم چاودێریکردنی تەندروستیە بەردەوامن. ئەمە بەنسبەت پرسیاری یەکەمتەوە. بە بەنسبەت پرسیاری دووەمشتەوە بەڕاستی سوودمەندەکانمان معنەویاتیان زۆر بەرزە بە حکمی ئەوەی کە سواز بۆخوا ستافەکەی کە لەوێن ستافێکی زۆر دڵسۆزن، ستافێکن کە لەگەڵیانە زۆر باشن، بۆیە ئەوانیش معنەویاتیان زۆر بەرزە و سواز بۆخوا کە هیچ کێشەیەکمان لەم کاتەیان نییە. زۆر باشە کاک باکۆ، وەک دەزانین ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر سەرنجە خاتە سەر کەسانی بە ساڵاتچوو و باس لەوە دەکرێت کە بۆ ئەوان زیانی زۆرتری هەیە یاخود ئەوان یان ئەتوانرێت بڵێت زۆر زووتر توش ئەبن. ئێوە چۆن ڕێنمایەکانی تەندروستی بەوان دەگەێنن و چۆن دەیان پارێزن لەم پەتایە؟ بەڵێ ئێمە ڕێنمایە تەندروستیەکان کە لە وەزارەتی تەندروستی و لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە دەرچووە لە یەکەم ڕۆژی دەرکەوتنی ڤایرۆسەکەوە، ئێمە چەند ڕێوشوێنێکمان وەکو بەڕێبەرایەتی خۆمان گرتە بەر. یەکسەر دەرگای ماڵی بە ساڵاتچوانمان بەسەر ئەو هاوڵاتیانەیە داخست کە هاتوچۆیانە کرد
و هەوڵیشمان ناوە کەمترین ستاف لەوێ بمێنێتەوە هەرچەند ئەرکەکەیان گران ئەبێ بۆ ئەوەی کە کەمترین بەرکەوتە لەگە سوودمەندەکانە هەبێ. وەزایدەن ئەو بابەتی کە ڕاستەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە تەرکیزێکی زۆرە خاتە سەر بە ساڵاتچوان، ئێمە لەگەڵەوەی تەرکیزێکی زۆرمان لەسەر بە ساڵاتچوانە و تەواوی بەشەکانی کۆمەڵگەی چاودێری کۆمەڵایەتیمان پابند کردو بەم ڕێنمایە تەندروستیانەوە. چکە ئێمە لە چاودێری کۆمەڵایەتی لە مناڵی تازە لەدایک بووەوە لە خۆ دەگرێ هەتاوەکو ئەو بە ساڵاتچوانی کە بەڕێستان باسیەکەن. ڕێنمایە تەندروستیەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەوە چیمان پێوتراوە بە زیادەوە جێبەجێمان کردووە و سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی خۆمان و بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی کە زۆر هاوکارن و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیش ئەوانیش زۆر هاوکارمانن. سوپاس بۆ ئەو ڕێکخراوانش کە لە بواری تەندروستیە کار دەکەن وەکو ڕێکخراوی وەکو ئێستا تیمێکی تەندروستی فاسلاین هەیە کە لە چەند ڕۆژی ڕابردووە سەردانیان کردوون و پشکنینیان بۆ هەمویان کردووە و ئێمەش لە ناو دایرەی خۆمان توانیمانە ڕۆژانە پشکنین بۆ بەشێکی زۆریان بکەینانی بە بەردەوامی پشکنی پلەی گەرمی و پشکنینەکانی تر کە ڕۆژانە پێویستە بۆ سوودمەندانیەکەین تا زیاتر دڵنیا بین لە تەندروستیان. بەڵێ زۆر باشە کات باکۆ بە گوێرەی قسەکانی تۆ بێت باسیەوە کرد کە هەماهەنگێکی تەواو هەیە لە نێوان ئێوە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانیە. ئایا ڕۆژانە تیمی تەندروستی سەردانی خانەکە ئەکات ژگە لەو تیمەی کە باسی کرد لەلایەن تەندروستی سلێمانیەوە هیچ تیمێکی پزیشکی هاتووە ئایا هیچ تاقی یاخود هاتوون بەحسیان بۆ کردوون ڕۆژانە پشکنین ئەنجامەدەن؟ بەڵێ ئێمە هەل لە ناو کۆمەڵگەی چاودێری کۆمەڵایەتی بنکەیەکی تەندروستی سەر بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەیە. ئەو بنکە تەندروستیە دەوام بە بەردەوامی بدەوامەکە لە ناو کۆمەڵگاکەمانە و لە ناو هەر یەکێک لە خانەکانی چاودێری کۆمەڵایەتیش یاریدەرێکی پزیشک هەیە کە بە بەردەوامی ئاگای لە سوودمەندەکان دەبێ. لەسەر و ئەمەوە ئێمە لەلایەن یاریدەری پزیشکەکانمانەوە ئەگە هەر حاڵەتێک کە هەستی پێ بکرێت پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوەکەی لە ڕێژمارەی 122 بە زووترین کادەگەنە لامان. ئێمە ئەم پەیوەندیە هەر لەم سەردەمەیان نەبووە لەم کاتیان نیە. ئەم پەیوەندیە لە ماوەکانی ڕابردووشدا لە چەند ساڵی ڕابردووە بەردەوام بووە و هاوکاریکی زۆرمانەکەن ئەو بنکە تەندروستی کە لە ناو کۆمەڵگاکەدا لایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیەوە هەیە هاوکار و یارمەتی دەرە هەم لە ڕووی پشکنینەوە هەم لە ڕووی دابینکردنی پزیشک و دابینکردنی یاریدەری پزیشک بۆ کۆمەڵگاکە بەگشتی. زۆر باشە کاک باکۆ وەک جەنابەت باست لێوە کرد کە لە ڕووی دەرونی و لە ڕووی معنەویەوە ئەوان معنەویاتێکی بەرزیان هەیە وەک باست بەڵام وەکو خودی خۆتان جگەلەوەی کە ئەوان خۆیان وابیرەکەن وەکو ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە یارمەتی دەریان بمەژنێ هەر هەمویان وەکو یەک دڵڕاوکیان نەبێت سترێسیان نەبێت ئێوە لە ڕووی دەرونیەوە چه هەنگاوێکتان هەڵهێناوە چۆن ڕاهێنانیان پێەکەن کە بزانن مەرجنیە ئەمان بە تایبەتی تووشی ئەوە بنیان کەسانێکن ئەبیستین کەسێک 107 ساڵ بۆ تەمەنی ئێستا چاک بۆتەوە توشببووی ڤایرۆسی کۆرۆنا بووە ئێوە لە ڕووی دەرونیەوە چۆن هاوکاریان دەکەن؟ بەڵێ ئێمە لە ڕووی دەرونیەوە چەند ڕێکارێکمان گرتوێتە بەر یەکێک لەو ڕێکارانە کە وەک لە راپۆرتەکەی خۆتانە ئاماژەتان پێیاوە وەرزشکردنە. ئەم وەرزشکردنە کە لە ماوەکانی ڕابردووشدا بەردەوام بووە و لە ئێستاشدا گڕوتینێکی زیاتری بەوان ناوە. وەرزشکردنەکە لەلایەنی دەرونیەوە بۆ ئەوان زۆر پێویستە. یەکێکی تر لەو ڕێگایانی کە ئێمە گرتومانەتە بەر ئەوان بە بەردەوامی سێری تەلەڤیزۆن و شاشەی تەلەڤیزۆنەکانەکەن ئەو بەرنامانەی کە زیاتر بۆ تەوعیەکردن و بۆ پێدانی زانیاریە بۆیانە خەینە سەرە و بەرنامانە و گوێی لێگرن. لەگەڵەوەشدا پزیشکی دەرونیمان هەیە کە زۆر جار سەردانمانەکەن بە سوپاسەوە بەڕێز دکتۆر دانیال زۆر هاوکارە لەو ڕوەوە کە هەم ڕێنمایی دەرونی بە کارمەندەکانمانە بەخشێ و هەم ڕێنمایی دەرونی بە سوودمەندەکانی کۆمەڵگاکەمانە بەخش.
بەڵێ کاک باکۆ زۆرتر ئەو کەسانە سوودمەند بووان داواکاریەکانیان زیاتر چییە ڕۆژانە لە ئێوەیەکەن؟ داواکاریەکانیان سوودمەندەکانمان بە تایبەت بەشی بە ساڵاتوان کە قسەکانمان لەسەرەوانە زیاتر لە ینی پزیشکیە. زۆر حەز بە باەخ پێدانەکەن، حەزەکەن لە ڕووی تەندروستیەوە زۆر باەخیان پێ بدەیت. بۆیە تیمی تەندروستی زۆرترین ئەرکی لەسرە لە ماڵی بە ساڵاتچوان وەزایدەن حەز بە چوونە دەرەوەکەن. بە تایبەت کە کەوینە فەسڵی بەهار و وەرزی چوونە دەرەوەوە بەشێکی زۆریان حەز بەواکەن کە بیان بینە دەرەوە بیان بینە گەشت کە ساڵانی زوو فێری ئەوە بوون، بەڵام لەو ساڵدا بەهۆی ئەم زروفەوە تا ئێستا نەمانتوانی و بیان بینە دەرەوە. بەڵێنیەوەتان پێ ناون دوای ئەم دۆخە گەر باش بوو سەیرانێکی باشیان پێ بکەن؟ بە دڵنیاییەوە بەرەوەڵا بەڵێنمان زۆر راوەگەری شەڵام نەخۆشیە کۆتایی پێبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان کاک باکوکە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بە هیوای سەلامەتی بۆ ئێوە بۆ سەرجەم سوودمەندبوانی چاودێری کۆمەڵایەتی و ئەو خانەیەش. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بەسەرکردنەوەکەتان وە لێرەشەوە پێم خۆشە سوپاسی هەموو ئەو ڕێکخرا و لایەنە تەندروستی و پزیشکە بەڕێزانە بکەم کە دەستی هاوکاری بۆ ماڵی بە ساڵاتچوان درێژ دەکەن لە ڕووی هاوکاری تەندروستیەوە و سەرجەم ئەو لایەنانەش کە پاڵپشتی ماڵی بە ساڵاتچوان و کۆمەڵگەی چاودێری کۆمەڵایەتیەکە و دەستی ماندووبوونی هەموو کارمەندانی ماڵی بە ساڵاتچوان لە بەڕێوبەرەوە هەتاوەکو کارگوزار و پاسەوان و چاودێرەکانمان کە بەڕاستی لەم زروفی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنایە ئەوانیش سەربازێکی ونن وەتوانی بیانە بە بەردەوامی دەوام بکەن و هیچ پشوو ئیسراحەتێک ئەوانی نەگرتوێتەوە. سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ هەمولایەکە. زۆر سپاس بۆ کاک باکۆ یاریدەدەری پزیشکی لە خانەی بە ساڵاتچوانی سلێمانی کە لەگەڵمان ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان بوو. زۆر سپاسی ئەکەین و ئێستاش بەیەکەوە بە ئاگاداری ڕۆژی کەشف و هەوای کوردستان بین و گۆڕانکاریەکانی ڕۆژی کەشف و هەوای کوردستان پێکەوە ببین.
سۆڤان پێچێ لە شارەکەی تۆ ببێتە باو کە کچان و کوڕان دەست بە هاوسەرگیری بکەن کچێک و کوڕێک لە کەرکووک لە چاوەڕیان نەکرد تا ڤایرۆسی کۆڕۆنا کۆتایی دێت و دۆخەکە ئاسایە بێتەوە اینجا ئاهەنگی هاوسەرگیریەکان ئەنجام بن بۆیە ناچار لەژێر ڕێنمایە تەندروستی و ئەمنیەکان وەک لە ڤیددیۆکان دیارە بە دەستکێش و دەمامکەوە ڕێوڕسمێکی بچووکیان ساز کرد و پۆلیسی شارەکە بە ئۆتۆمبیلی سەربازی کەرنەڤاڵێکی بۆ ڕێخستن پێچێگەر بم شێوێ بڕوات و ببێتە باو ئەو کاتە پۆلیس و ئاسایشی ئەو شارە کارەکان بگۆڕێ دوای ئەوانە بن بە بەڵێ ئەوش باما شێوە بۆیەوە ئەڵی سۆڤان ببێتە باو لە شارەکەی تۆ چونکە کەسێکی تریش بە هەمان شێوە ئاهەنگی هاوسەرگیریان ئەنجام دابوو کە بە هێزەکانی پۆلیس و ئاسایشی ئەو شارە هەستا بوون بە ڕێخستنەوە کەژاوەیەک بەڵێ بەڕیان خستە تاوەکو کەسیش لیان کۆ نەبێتەوە و لە چواردۆریان نەبێت بە سیارە و بە هاتوچۆ دروست نەکەن ینی هاتوچۆ قەرەباڵخیوانە دروست نەکەن ئەمانیش دیارە چاویان لەوان کرد بینیان بۆ ئەوان بەسەرچوو بۆ ئەوان بە خێرگێڕایەوەکان با ئێمەش شەکەمان دوانە خەین و لە کاتی زەمەنی کۆرۆنایە ببێ بە یادگاری کە ئەمانە بکو زاوای زەمەنی کۆرۆنا پیرۆزیان بێ لێرەوە ئێمە پیرۆزبیان لێکەین و بۆ هیواین ژیانێکی پڕخۆشی و بەختەوەری لە ڕێگەیان بێ و هەمیشە گەنج و جوانیش بمێنەوە نەک پیر و خەڕۆبن. بەڵێ بەهۆی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە کەسانێکی زۆر سەرچاوی بژێویان لەدەستداوە بەڵام هەمیشە کەسانێک هەن کە دەستی هانا بۆ هەژاران و کەم دەرامەتان درێژ دەکەن لە ئوردونیش ئەم جۆرە هاوکاریە و یارمەتیدانەی خەڵک هەیە و بەشە خۆراکی ڕۆژانە بۆ ئەو خێزانانە ئامادە دەکرێت کە توانای داراییان کەمایان ناتوانن وەکو پێویست بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. ئەم ڤایرۆسی کۆرۆنایە تەنیا مەترسی بۆ سەرجیانی خەڵک نییە بەڵکو بۆتە هۆکاری ئەوەی چەندین کەس کار و کاسبیان سەرچاوی بژێوی ژیانیان لەدەست بدەن. کەسانێکن سەرچاوی داهاتیان لە کاری ڕۆژانە یان مانگانە دەست دەکەوێت بەڵام بەهۆی قەدەغەی هاتوچۆ و کەرەنتین بوونیان لە ماڵەوە ئێستا بەسەم دەتوانن بژێوی ژیان دابین بکەن. کەسانێکی خێرومەندیش هەندەیانەوێت داوڕێکی مرۆیانە لەو کەسانە بدەنەوە لێرەش لە عەمانی پایتەختی وردن ئەم جۆرە هاوکاریکردن و یارمەتیدانەی خەڵک هەیە. المبادرة هي مراعاة للأحوال الاقتصادية للشعب. دەست پێشخەریەکە بۆ ڕەچاوکردنی دۆخی ئابووری خەڵکە بەهۆی کەرەنتین ڕۆژانە کەلوپەلی خۆراک بۆ خێزانە هەژارەکان ئامادە دەکەین و خۆیان دێن و هەر کەسە و بەشی خۆی دەبات. خاوەنی ئەم نانەوە و سەمونخانەیەش دەیەوێت بە گوێرەی توانای خۆی هاوکاری خەڵکانی کەم دەرامەت و هەژار بکات بۆیە نان و سەمون بەبێ بەرامبەر بەو کەسانە دەدات کە پارەی کڕینی نانیان پێ نییە. بە دڵنیاییەوە خەڵکانێکان پشتیان بە داهاتی ڕۆژانە بەستووە یان مانگانە بۆیە کاریگەری زیاتر لەسەر ئەوانە خوا یارمەتی دەریان بێت بۆیە ئەوەی لە تواناماندا بێت دەبێت یارمەتی دەریان بین. ژمارەی دانیشتوانی ئوردن زیاتر لە 10 ملیۆن کەسە و بە گوێرەی ئامارە حکوومیەکانیش زیاتر لە 15% خەڵک لە ژێر هێڵی هەژاریدان. ئێستاش بەهۆی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هێندەی دیکە کاریگەری لەسەر گوزەرانی هەژاران دروست کردووە. فاروق محەممەد، کوردستان 24. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وڵاتانی ناچار کرد چەندین ڕێگەی جیاواز بگرنە بەر بەشێک لە وڵاتانی ڕێکاری بەشێک لە وڵاتانیش ڕێکاری زۆر سیر و سەرنجڕاکێشیان گرتوۆتە بەر کە بۆتە هۆی گرنگی پێدانی میدیاکان و کاردانەوەی لێکەوتۆتەوە. هەریەکە لە سوید نەمسا دوو ڕێکاری جیاوازیان گرتوۆتە بەر و یەکێک لە ڕێکارەکانی مالیزیا تووڕێی ئافرەتانی ئەو وڵاتی لێکەوتەوە. با ببینین نەمسا و سوید چ ڕێکاریەکیان گرتوۆتە بەر و مالیزیاش چۆن ئافرەتانی نیگەران کردووە. حکوومەتی سوید هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری کەرەنتین داوەتە دەست خەڵکەکەی خۆی بە جۆرێک هاوڵاتیانی سەربەست کردووە بە چ شێوازێک لە ماڵەوە دەمێنەوە و خۆیان دەپارێزن. لە پەیامێکدا کە ئاراستەی هاوڵاتیانی وڵاتەکەی کردووە دەڵێت چۆنتان پێ باشە و عەقڵتان دەیگرێت بەو جۆرە خۆتان بپارێزن. بەڵام کۆبوونەوەی زیاتر لە 50 کەس لە شوێنێکدا قەدەغەیە
هەروەها دەوامی قوتابیانی خوارد تەمەن 6 ساڵ ئاساییە و چێشخانە و قاوەخانەکان لەو وڵاتە کراون. ئەو سیاسەتەی سوید بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بەشێک لە هاوڵاتیانی نیگەران کردو و پێیان وایە حکوومەتەکەیان کەم تەرخەمە. لە بەرامبەردا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی سوید پشتیوانی لە هەنگاوەکانی حکوومەتەکەیان دەکەن و دەڵێن پێویست ناکات خۆپاراستن لە کۆرۆنا ببێتە بڕیاری ناچاری و زۆرەملێ. لە مالیزیا بڕیاری کەرەنتین و مانەوەی هاوڵاتیان لە ماڵەوە تووڕەیی ئافرەتانی لێکەوتەوە، چونکە کاتێک وەزارەتی کاروباری ئافرەتان لە گرتیەشی ڤیددیۆیدا داوای لە خانمان کرد لە کاتی مانەوە لە ماڵەوە ماکیاژ بکەن و خۆیان بۆ هاوسەرەکانیان جوان بکەن، واجلوبەرچی جوان و سەرنجڕاکێش بپۆشن و هاوسەرەکانیان بێزار نەکەن. لە بەرامبەردا ئافرەتان بەو هەڵوێستەی وەزیر تووڕە بوون و حکوومەتی مالیزیان ناچار کرد داوای لێبوردن بکەن. حکوومەتی نەمسا لە یەکێک لە ڕێکارەکانی بۆ خۆپاراستن لە توژون بە ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتانی وڵاتەکەی ناچار کردووە لە کاتی چوونە دەرەوەی بۆ مارکێتەکان دەمامک بەکاربهێنن. هەروە هەرێک لە وڵاتانی چیک، بۆسنە و سلۆڤاکیا بەکارهێنان و بەستنی دەمامەم چیان کردوتە بڕیارێکی ناچاری و هەر هاوڵاتێک دەمامک نەبەستێت ڕێکاری یاسایی دژی دەگیرێتە بەر. لە کاتێکدا ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت کەسانی تەندروست پێویست ناکات دەمامک ببەستن. بەڵێ ئێمە دەزانین کە زیادی کێش بە هیچ کات لە هیچ کات و یا بە هیچ شێوەیەک سوودمەند نەبووە بۆ مرۆڤ. کاتێکە کێشت زۆرە بێ حتمما بە دوایە کێشەی زۆری بەدواو دێت. جا چ بگا بەوەی کە ئێستا حکوومەتی فەڕەنسا هۆشداری لە توشبوون بە کۆرۆنا دەداتەوانەی کە قەڵەون بە کێشی زۆریان هەیە. ژان فرانسوا دێلڤیسری سەرۆکی ئەنجومەنی زانستی حکوومەتی فەڕەنسا بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیاندووە مەترسی هەیە لە کۆی 67 ملیۆن کەس لە دانیشتوانی وڵاتەکەی 17 ملیۆن تووشی ڤایرۆسی کۆرۆنا بکەن، چونکە ئەوانە بەدەست قەڵەوی و نەخۆشی دیکەوە دەناڵێن. ئەوە کێشەکەیانە و داواش لەو گەنجانەی داواش دەکات لەو گەنجانەی بەدەست قەڵەویەوە دەناڵێنن زۆر ئاگاداری خۆیان بن. سەرۆکی ئەنجومەنی زانستی حکوومەتی فەڕەنسا دەشڵێت لە سەدا 88 توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا هەمان نیشانەی ئەنفلۆنزای ئاساییان هەیە، بەڵام بە شێوەیەکی توندتر. سەرڕای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی خێرا لە فەڕەنسا، بەڵام تا ئێستا لە سەدا 50 بۆ لە سەدا 60 خەڵکی ئەو وڵاتە تووشی کۆرۆنا نەبوون. ئەوەش وەک شارەزانی پزیشکی پێناسیان کردووە پێی دەڵێن بەرگری بە کۆمەڵ. هەرچەندە بەهۆیەوەی کە ئێستا خەڵک لە ماڵەوە زیاتر کاتەکانی بەدانیشتن و کەمترە چێتە دەرەوە، کەمتر کارەکات و کەمتر وەرزش ئەکات، کێشیان زیاد دەکات. بۆیە ئەمانەوە بیرهێنانەوەی بۆ ئەوەی کە ئاگاداری ئەو بین لەم یەک مانگە یان چەندێکی ترە نازانین ئەوە ڕەچایەوە بکەین کە خواردنی زۆر چەور و خواردنێکە وا بکات کێشی لەشمان زیاد کات نەخۆین، بۆی کە نەک هەر بۆ کۆرۆنا دوور بین لە هەموو نەخۆشیەکی دیگەش. و هەرچەندە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە یاسا هاتوچۆ لە بەریتانیا قەدەغەکراوە، بەڵام هاوڵاتیانی ئەو وڵاتە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ 24 پلەی سیلیزی لە ماڵەوە دێنە دەرەوە و لە پارک و کەناراوەکاندا خۆیان دەدەنە بەرخۆر. و پۆلیسی بەریتانیاش چکا لە هاوڵاتیان دەکات کە پارکەکان جێبێڵن و بچنەوە بۆ ماڵەوە. حکوومەتی بەریتانیا لەگەڵ زیادبوونی ژمارەی توشبانی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریدا چەندین ڕێکاری تون بگرێتە بەر. یەکێک لەوانە قەدەغەکردنی هاتوچۆ بوو لە سەرتاسەری وڵاتە. هاوکات داوای لە هاوڵاتیان کرد ئەو ماوەیە لە ماڵەوە بمێنەوە و خۆیان کەرەنتینە بکەن. بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ 25 پلەی سیریزی هاوڵاتیانی ئەو وڵاتە ڕویان لە پارک و کەناراوەکان کردووە بۆ ئەوەی خۆیان بدەنە بەرتیشتی خۆر و چێشتە و کاتانە وەربگرن. لە بەرامبەردا پۆلیسی وڵاتە دەچێتە لای هەر یەکێک لەو هاوڵاتنەی لە پارکەکە دانیشتن و تکیان لێ دەکات بگەڕێنەوە ماڵەکانیان. هەرچەندە حکوومەتی بەریتانیا ڕایگەیاندووە هەر کەسێک بڕیاری قەدەغەی هاتوچۆ پێشێل بکات دەستگیر دەکرێت، بەڵام هاوڵاتیان وەک ئەوەی هێندە تا مەزرۆی دەرەوەن و دەمێکە لە دیمەنەکانی پشتی دیوارەکانی ماڵەوەیان بێبەشن هاتوونەتە دەرەوە و لە ناو پارکەکان گۆشت دەبرژێن و لە کەناراوەکانی دەریا و چەمەکاندا مەلەوانی دەکەن.
لە هەڵمەتێکیشدا پۆلیسی بەریتانیا لە چەند ناوچەیەکدا هاوڵاتیانی بە زۆر ڕەوانەی ماڵەوە دەکاتەوە و هەرچەندە ئەو کارەی پۆلیس لە پێناو تەندروستی هاوڵاتیانە بەڵام نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتۆدە و پێیان وایە کێشەیەک لە هاتنە دەرەوەیاندا نییە. لەلایەکی دیکەوە دوای ئەوەی 3000 کەس ڕوویان لە پارکی برۆگوێڵ لە باشووری لەندەن کرد، پۆلیسی ئەو شارە ناچار بوو پارکەکە دابخات و ڕێکارەکان تونتر بکات. چەند ڕۆژێکیش لەمەوبەر شاژنە ئیلیزابێت شاژنی بەریتانیا کە کەم قسە دەکات و کەم دەردەکەوێت لە کاتێکدا بەهۆی کۆڕۆنا کۆشەکەی چۆڵ کردووە لە پەیامێکدا داوای لە هاوڵاتیان کرد لە ماڵەوە بمێننەوە و گوتیشی پشوو درێژ بن ڕۆژە خۆشەکان دەگەڕێنەوە و جارێکی دیکە یەکتر دەبینینەوە. بەڵێ ساڵانی پێشوو هەرێمی کوردستانیش سەیرانگاکان و هاوینە هەوارەکان جمەیە هاو لە ئەو کەسانی کە ئەچن بۆ سەیران و بۆ خێزانەکان ئەوە چۆن هەر لە خانەی بە ساڵات چوانیش ئەو کەسانە کە میوانەکەمان ئاماژەی پێکرد زۆر حەزیان بە چوونە دەرەوە و سەیران و داواشیان کردووە بۆ هیواین ئەم دۆخە بە زووترین کات تێپەڕێت و هەمومان بەو سروشتە جوانەی کوردستان ئاشنابینەوە و بڕۆینەوە ناو سروشت و هاوینە هەوار و سەیرانگاکان و بتوانین جێکی خۆش وەرگین و ئەم دۆخە تەواو بێت و سەیرانی خۆشیش بێت. بەڵێ لە باسی سەیران و گەشت و دەرەوە ئەچینە ناو باسی نووسن. نووسن ڕێگری لە توشبوون بە کۆرۆنا دەکات. بە پێی توێژینەوەیەکی پەیمانگای چالاکی دەماری باڵا نووسن بەرگری لەش بەهێز دەکات. ئەوەش دەبێتە هۆی کە دوورخستنەوە لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەبێت و ئاماژە بەوەش کراوە کە نووسن بۆ ماوەی 8 کات ژمێر لە ڕۆژێکدا جەستە بەهێز و چالاکەکات بۆیە پێویستە نەک تەنیا لە ڕۆژانی ئاسایی مرۆڤ باش بخەوێت بەڵکو ئێستاش لە سەردەمی مانەوە لە ماڵ و کەرەنتینە هاوڵاتیان 8 کاتژمێر بخەون بۆی کە تەواو ئارام ببنەوە چونکە ئێستا وەک دەزانین ئەوانی کە لە ماڵەوەن کەرەنتینەن بە بەردەوام بە دیار مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان وانە جاری وایە ئەبینی چواری بەیانیە سەی بەیانیە خەڵکەکە هەر بەردەوام سەیری ئەوە کات زۆر سۆڤان کاتەکەیان پێچوانە کردوەوە زۆربیان بە شەو بەردەوام بە خەبەرن و بە ڕۆژ خەون ئەمەش لەوانێ ناباڵانسیەک دروستکات لە جستیان وە لە تەندروستیشیانە بۆیە توێژەرانی پەیمانگاکە ئەڵێن کەم خەوی بەرگری لەش لاواز دەکات ئەوەش ئەگەری توشبوون بە کۆرۆنا زیاد دەکات. جەختی شەکەنەوە گرنگە ژووری خەوتنەکان تاریک بن و ئامێری هەواگۆڕکی تێدا بێت. بێگومان سۆڤان زۆر جار چەندێک کەم خەوی زیانی هەیە لەسەر تەندروستی زۆر خەویەکەش بە هەمان بەتابە لەم کاتەیە خەڵک باسی واکە هیچ ئیشمانیە ناڕوونێ دەرەوە زۆربەی کاتەکان بەخەوە بەسەردن بەڵام ئەمەش لە چەندین توێژێنەوە دەرکەوتووە کە زیانی تەندروستی لەیەکەوێتەوە جەستە یعنی ئەو چالاکی نامێنێت لە کاتی پێویستە گۆڕانکاریەکانی ناو جەستە ڕوونایە بۆیە ئەمەش تەندروستی ئەو کەسە لاواز دەکات واکات کاتێکی ڕێکی نەبێ هەم بۆ خەوتن بۆ خواردن کێشی لەشی زیاد کات یاخود کەم بکات. بەڵێ نەخەوتن یەکێکە لەو هۆکارانەی کە تەنانەت وا دەکات تووشی دڵتەنگیە بیت چونکە تۆ ئەو کاتژمێری کە پێویستە وەکو خۆراک چونکە تۆ خۆراک ناخۆی گرژی و دەمارگری تووشە بێ هات زۆرجار برسیتە بێ لەگەڵش عەسەبێتە تووشە بێت تووڕە ئەبیت. خەوتنیش بە هەمان شێوە ئەگەر کاتی خەوی تەواوی خۆت نەکرد بێت ئەوە لە ڕووی دەرونیەوە نائارامی شەڵەژاوی و باری دەرونی تەواو نیە و ئەو کاتە تۆ لە ماڵەوەیت باری دەرونیت ناتەواو بێت خەوت ناتەواو بێت خۆراکت زۆر بێت کاتە ئێمە خۆمان پاراستووە لە کۆرۆنا بەڵام کۆمەڵە کێشەی ترمان بۆ خۆمان دروستووە لەگەڵ وەشە ئێمە ئەتوانین ئەم کاتانەی کە لە ماڵەوەی بە زۆر شتی تر خۆمان سەرقاڵکەین کە حەز و خولیای ئێمە بووە بەڵام کاتی تر بەهۆی کار و پیشەمانەوە فریان نەکەوتون وەک کتێب خوێندنەوە بۆ نمونە ئێستا لە وڵاتانی جیهان گرنگیەکی زۆر بە خوێندنەوەی کتێب دەدرێت بە جۆرێک کە هەر لە تەمەنی منداڵیەوە کار لەسەر ڕاهێنان و فێربوون بە زۆرترینی خوێندنەوە دەکرێت لە وڵاتانی وەکو دانیمارک کە لە دایانگەکانەوە منداڵان فێری خوێندنەوەی کتێب دەکرێن لە هەموو قوتابخانەکانی ئەو وڵاتە کتێبەکان بە پێی تەمەنی مناڵەکان
جیاکراونەتەوە بۆی کە زیاتر زاریاری و زووتر فێری خوێندنەوەی کتێب ببن و هەر منداڵێک دەبێت بەلایانی کەم هەفتەی کتێبێک بخوێنێتەوە. فەیلسوفێک دەڵێت ئەگەر دەتەوێت بەسەر شارستانی گەلێکدا سەرکەویت مەچۆ کتێبخانەکانی بسووتێنیت بەڵکو هەوڵدە تاکەکانی لە خوێندنەوە دوور بخەوە. وڵاتانی جیهان بەتایبەت لە وڵاتی دانیمارک لە قۆناغی سەرەتایی منداڵ و هەر لە دایانگەکانەوە منداڵان فێری زۆرترین خوێندنەوەی کتێب دەکرێن. هەروەها جیا لە قوتابخانەکان دەبێت منداڵان ڕۆژانە 20 خولەک لە ماڵەوە کتێب خوێندنەوە. مامۆستایانی قۆناغی سەرەتایی لە دانیمارک گرنگێکی زۆر بە خوێندنەوەی کتێب لەلایەن منداڵانەوە دەدەن. بەپێی ڕێنمایەکان هەر منداڵێک دەبێت هەفتەی بەلانی کەمەوە کتێبێک بخوێنێتەوە. منداڵەکان دەتوانن بەپێی ئارەزوی خۆیان لە هەر بابەتێک کە خواستیان لەسەر بێت. بەشی زۆری کتێبەکان لە کتێبخانەی منداڵان تایبەتن بە ئەتەکێت، ڕەوش بەرزی، خۆشەویستی بۆ یەکتر، پاراستنی ژینگە و ئاژەڵان. قوتابیەکان وا فێر دەکرێن کە ناوەڕۆکی کتێبەکانیان هەرگیز بیر نەچێتەوە. لە هەموو قوتابخانە و دایانگەکانی دانیمارک مامۆستای تایبەت بۆ فێرکردن و ڕاهێنانی قوتابیان و منداڵان لەسەر خوێندنەوەی کتێب هەیە. هەروەها بەپێی تەمەن و قۆناغەکانی خوێندن کتێبەکان جیاکراونەتەوە. کتێبەکان بە زمانێکی ئەدەبیانە و منداڵانە نووسراون بە ئامانجی ئەوەی تاکەکانی کۆمەلگا لە تەمەنی منداڵیەوە زمانێکی پاراویان هەبێت و زۆرترین زانیاری گشتیان لە هەکبەدا بێت. لە سیستەمی خوێندنی ئەو وڵاتەدا کاتی تایبەت بە خوێندنەوەی کتێبەکان دانراوە. هاژە دەست خۆش بۆ ئین هاسە پرزانیاریە و ئەگەرەتەوێت سەفەر بکەیت بۆ هەر وڵاتێک بەڵام تێچوویەکی زۆری تێنەچێت ئەوە دڵنیا بە خوێندنەوەی کتێب واد لێکات تۆ شارەزایی لە شارستانیتی وڵاتانی دیکە لە کولتوری وڵاتانی دیکە ئەگەر تۆ حەزت بەوە بێت وڵاتانی دیکە بناسی یاخود حەزت بەوە بێت کە بتەوێت زیاتر شارەزابی لە چواردەوروبەرت جگە لەو بابەتانی کە ناوخۆیە ئەتوانی لە ڕێی کتێب خوێندنەوە بەبێ کە تێچوویەکی هەبێت تۆ لە شارستانی وڵاتانی تر بگەیت و ئاستی زانیاریت بەرەوسەرەوە بێت ئێستاش فرسەتێکی زۆر باشەکە لە ماڵەوەی ئەتوانی کتێب بخوێنینەوە. بێگومان ئەچیتە ناو جیهانێکی تر لە ڕێگەی هەر کتێبێکەوە بێ تێکەڵ بە جیهانێکی ترەبیجا ئەگەر لە مناڵیەوە ئەمە ڕابین لەسەر ئەوە و کتێب بکەینە کولتوری ڕۆژانە چۆن نان ئەخۆین پێویستە ڕۆژانە چەند ژەمێک نان بخۆین بە هەمان شێوەش ئەگەر خوێندنەوەش بکەین بە کولتوری ڕۆژانەمان و وەکو کارێکی ڕۆتینی لێ بکەین چۆن دووبارەیەکەینەوە بە هەمان شێوە ئاوا کتێب بخوێنینەوە ئەوە هەرگیز دانابڕینەوە یاخود بێزار نەبینەوەی کاتێکی زۆرمان هەیە چی بکەین و بە تایبەت بۆ منداڵان کە لە ئێستاوە ڕاهێنانیان پێ بکرێ بۆ خوێندنەوە هاوشێوەی ئەو وڵاتی دانمارک بێگومان لە هەرێمی کوردستانیش لە چەندین شار و پارێزگا گرنگی بەو لایەنە دراوە بە تایبەت لە سلێمانی کە ڕۆژانە لە کتێبخانە گشتیەکاندا ڕۆژ چەند کاتێک دیاری کراوە بۆ منداڵان لەلایەن چەند ڕاهێنەرێکەوە یەک خودت کەسانێکی شارەزاوەیان خوێندنەوە بۆ کتێبەکانەکەن و مناڵەکان فێری خوێندنەوەکەن تر بە شێوی چیرۆک بێت یاخود بە شێوەی گۆرانی متن بێ بۆیانە گێڕنەوە لە مناڵەکانەکەن یاخود پێشبڕکیان پێەکەن کێستا لە زۆربەی خوێندنگەکان پەیڕەوە کرێ پێشبڕکەی خوێندنەوەیان پێکرێ ئایا چەند کتێبی خوێندۆتەوە ئەم هەفتەیە و لە کۆتایی هەفتەکەدا ئەگەر زۆرترین کتێبی خوێند بێتەوە ئەوە خەڵاتەکرێت کە ئەمەش واکات ئەو منداڵە زیاتر پەرە بەخۆی بات و بتوانێت خوێندنەوە بکاتە کللتوری ڕۆژانی. بەڵێ ئەگەر بینە سەر ئەوەی کە لەلایەن لایانی ڕۆحیەوە هەموو جار بیستومانە ئەو ڕستە باوەکاڵێن خوێندنەوە خۆراکی ڕۆحە و لە ڕووی زانستیشەوە ئەوە دەرئەخات کە تەنانەت بۆ پێش خەوتن خوێندنەوە ئارامیت پێبەخشێت ئەگەر بێتە سەر ڕوە ئاینیەکەیشەوە هەر کەسێک کە پەیوەندە بە هەر ئاینێکی ئاسمانی و دەبینی ئاینە ئاسمانیەکان کتێبیان هەیە واتە خوێندنەوە بەشێکی زۆر گرنگە لە ژیانی مرۆڤ کە چۆتە ناو ژیانی مرۆڤ و ئەبێ بەردەوام کتێب بخوێنینەوە. بەم شێوەیە ئاهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پرۆگرامی کوردستان 24ەوە. بۆ هیواین هەمیشە شاد و تەندروست باش بن تا سبێنینەوە لاتان بینەرمان بن سبێنە لە کاتژمێر حەوت.